خالقی پاک خاوەنی خاک و ئەفلاک ئەو معبودەی تەکوتاک وا حەیاتی پێداوین سەلام و ڕەحمەتی خوا لەسەر تەواو ئەنبیا لە بۆ هەموو ئەولیا ئێمەش کە دڵبەتاوین بەڵام لە پاش ئەمانە هەڕەشەی خوا لەوانە کە بوون لە حەق بێگانە لە دەستیان خوێن لە چاوین دژمنی هەق و دین لەگەڵ ئێمەش بەقینن چونکو ئێمە دەبینن لە ڕێگا نەلەخشاوین ئەبێ بڵێن بەو دەستە ئەو دەستە خۆپەرستە نابین لەم ڕێگا خەستە ئێمە نەتورت و کاوین گوێیان لێبێ ڕەقیبان ئەو دوژمنانی قورئان هەتاکو تەسلیمی گیان تەسلیمی ناحەق ناوین ئەگەر لە داریشماندن داخ و شکنجەمان کەن یا بۆ هەر شوێنێکمان بن لە پای حەقا وەستاوین لە ترساندن ناترسین لە تاڵیژین ناترسین ستە و سەخت و قورسین دەمێکەوە بژاوین ئێمە دوژمنمان زۆرە لە چەند شێوە و چەند جۆرە زامی دڵمان ناسۆرە لە چەند لاوە سوتاوین ئاخۆ خەتامان چی بێ جەور و جەفامان چی بێ یا ناڕەوامان چی بێ بۆچی نفرین کراوین جورمی ئێمە معلومە هەر زۆمێ بە مەزڵومە لە لای ئێمە مەحکومە ئاوەز لە ناحەساوین هەر کەسێکە بێدینە مەبەستی خوێنمژینە دڵمان لە ئەو بەقینە شمشێری بێدەساوین دژمنی پڕ و فێڵین لە شوێن حەقیقەت وێڵین معلوم بێگانە و خێڵین بە عالەم ناسراوین هەروەندەمان ڕووناکە سوپاس بۆ خوای کە پاکە لەسەر ئەم مشتە خاکە بەسەر بەرزی ژیاوین خالقمان پاکە و ئەحەد پێغەمبەرمان محەممەد پێشەوامان کاک ئەحمەد تاکو لەم دنیا ماوین یاسای ئێمە ئیسلامە تا ئەبەد بەردەوامە سازش بۆمان حرامە لە ناکەسان تۆراوین خوا خۆی وعدەی داوە قورئان تەزمین کراوە شکی تێدا نەماوە وا دڵنیا کراوین مسلمان نابڕێتە و چرای دین ناکوژێتە و ئاوامان نانەوێتە و چونکو بە حەق ئاڵاوین حەقیقەت دەنگی بەرزە باتڵ هاتووەتە لەرزە خەبات لەسەرمان فەرزە بە ئەمری خوا هەستاوین با گوێیان بێ لە دەنگمان نەوێرن بێنە جەنگمان حەقەت وەکو تفەنگمان ئاوانی زامدراوین ئەگەر خوێنیشمان بڕژێت یا زاڵم خوێنمان بمژێت توی مەزلومیمان دەکژێت دەڵێن بۆ حەق کوژراوین هەرقەت لە خوێنی گەشمان کەوا بتکێ لە لەشمان ئەبێتە خاوەن بەشمان چونکو لە حەق گرساوین ئێمە دەڕۆین لەسەر دین بۆ مافی کورد دەکۆشین هاوارەکەین و ئێژین مەزلوم و بەشخوراوین دەمێکە زۆر و ئێستاش لەمە و پێش و لەمە و پاش نەبووین بە نۆکەر و جاش بۆ هیچ کەس نەخڵەتاوین لەو ڕژیمەی پێشوودا کە خوا سامانی تێکدا کۆمان بە ناحەق نەدا لەو دێوەش نەترساوین ئەمڕۆژ کە لەم ڕژیمە وەزعی ئێمە وەخیمە بەو ڕەحمان و ڕەحیمە ئێستا زۆرتر پیاوین تەوفیر ناکا لە بۆمان کافر بێت یا مسلمان ئەگەر لاوا لە ئیمان ڕیشەی جەرگی دەداوین
گەیشتوین لە مێژە هەر کەس کە ناحەق بێژە سەراوی عمری لێژە مزگانی پێدراوین بیشمان کوژن ناناڵین باش لە هەدەفمان خاڵین بەسەر نامەردا زاڵین لەسەر حەقدا مەزراوین لەلایەن ئێمە وایە تەنیا بەرنامەی خوایە بۆ هەر دەردێ دەوایە لە ماسیوای بڕاوین قورئان چاوکەی حەیاتە حکمی مایەی نەجاتە دەرسی عەدڵ و خەباتە قورئان لەبێ سەوتاوین ئەم مەدرسەی قورئانە کوێ